ئەم دیارە جوانی کە چەندین جیازی نوێیە کاتۆدا خەسەخانەکەمان هیواداری نەک خەڵکی پارێزگای هەڵەبجە هەموو خەڵکێک تەندروستی باش بێ و کەس بابرین پێویستی پێ نەبێ بەڵام یەکێکە لە پێداویستە باشەکان بۆ پرۆسەی تەندروستی بۆیە جێخۆیەتی سوپاسی برای بەڕێزم کاگاسۆ برای بەڕێزم کاگازات سوپاسی ڕێکخراوی نەتەوەیەکدوەکان بۆ کۆژ ئایۆم کەم هیوادارین چۆن کاری باشیان لە بوارەکانە لە هەڵەبجا کردووە ئەمە ئەخیر کاریان نەبێ کە ئینشاڵڵا ئەخیر کاریان نابێ و خزمەتی تری زیاترمانە کرد. ئامێرەکان ئامێری هەناسەدانی دەستکردە لەگەڵ مۆنیتەری چاودێریکردنی زیندە نیشانەکانی نەخۆشکە لە ناو قاوشەکانی کۆرۆنا خوێنرێ لەگەڵ هەندێک ئامێر کە بۆ زانینی تێری یاخود ڕێژەی ئۆکسسیجینە لە خوێندا سپاس بۆخوا ئەتوانم بڵێن بە شێوەیەکی گشتی ڕەوشی کۆرۆنا بەرەو کێرفەکەی بەرەو داوەزینە هێوریەک هەیە لە ژمارەی تووشبووان کەمترن لێرە بۆ ئێمەش لێکدانەوەمان بۆ ئەوەیە ژمارەی بنکەکانی وەرگرتنی پێکوتەی کۆرۆنامان ئەوە کردووە زیاد کردووە لەگەڵیشیا سپاس بۆ هاوڵاتیان سپاس بۆ بەرزی ڕۆشنبیری تەندروستی هاوڵاتیان کە بەدەم وەرگرتنی ئەم پێکوتەوە هاتوون تا ئێستا توانم بڵێم بە پێی ڕێژەی دانیشتوان و ڕوبەری شارەکە زیاترین پێکوتە لە ناو هەڵەبجە وەرگیراوە کە نزیکەی 20,000 پێکوتەیە